لا عمرە بووم نەفەرێ تەلەفۆنی کرد زۆر بە ئیلحاح شەوانی قەدر جا یا شەوی 25 بوو یا 27 بوو یا 29 نازانم یەکێک لەو سێیانە والله أعلم تەلەفۆنی زۆر ئیلحاح مامۆستا دەبێ بتبینم کورد بوو وتم فەرموو کاکە وەڵا عنوانەکەم پێ وتو هات وتی مامۆستا من پەیامێکم پێیە وتم فەرموو وتی مسلمانان زۆر بەهەڵە لە جوولەکە و گاور حاڵی بوون وتم بۆ چۆن ئەی تۆ چۆن لێ حاڵی بووی تێمانگەێنە مامۆستا جوولەکە و گاور هەمووی کافر نییە وتم ئەی تینا هەیانە مسلمانە ناتوانین بڵێن جوولەکە و گاور هەمووی کافرە بۆ جەهەنەمە جوولەکە و گاورمان هەیە کافر نییە تومیانی هەر بە جوولەکەیەتی ماوەتەوە کافریش نییە نەش بۆتە مسلمان تی بەڵێ نەش بۆتە مسلمان نەشاتە ناوداری ئیسلام ئیمانیشی بە پێغەمبەر نییە ئیمانیشی بە قورئان نییە بەڵام ناکرێ بڵێ کافرە ئێوتم بەڵگەت چییە لەسەر ئەوە تیوەتە خوای گەورە دەفەرمێ لەم یەکونی الذین کەفەڕوا من ئەهل الکتاب والمشرکین دەفەرمێ ئەوانەی کە کافر بوون لە مشرکین و لە چێ لە ئەهلی کتاب ئەوانەی کە کافرن کەواتە هەیانە چینین هەیانە کە کافرین اینجا کەوا بێ مشرکینیش هەیانە کە چی نەبێ مشرکینیش کەواتە هەیانە کە کافر نەبێ ئێوتم چیتر بەڵگەیت بەقووەتتر تخواي قال فرمي إن الذين آمنوا والذين هادوا والنصارى تأخير لهم أجرهم عند ربهم ولا خوف عليهم ولا هم يحزنون أوانيك إيماني هنا وأوانيك جولك أوانيك قاورا باشا أوانا أجر باداشتي أن لا إخوان هي من عمل صالحا من آمن منهم وعمل صالحا هر كسيك إيماني هبه لوانا وكردوي شاكب كاتا چيتا باشتا وتواو كواتا باجو لكشبه براي برزم باسي أو ناكا كاكا باسي أو دكا چه أواني لكاتي خويدا جولك لسردمي خويان دا أجر إيماني چي توحيديان هبو بي وعملي صالحيان هبو بي بله أو لا إخواي قورا أجركي بزايا نچوا خو إيمي مسلمانان نالين تاوكو سردمي هاتني پیغمبری اسلام محمد علیه الصلاة والسلام هر چی هیونی خلچی همی بو جهنمه خوانالی نخیر جولکه که شوین کوتی موسابو بیتو شوین کوتی او توراته به پیش دستکاری کردنو خوای بتنا پرس به لکاتی خوی دا چیه او بو باشت انشاءالله نالین کافره گاورک نصرانیک که ایمانی به انجیل هبه بی دستکاری کردن و ایمانی به عیسی هبه که عبد الله و رسوله نگ ابنی خوابه و کری خوابه و خوابه لكاتي خوي أو أبيش دشيت باشته وإن شاء الله أجر باداش دي لا خوي جورا أما دعاء هاتني إسلام دعاء هاتني بيعمر عليه الصلاة والسلام كسيك إيماني بقرآن نبي إيماني بمحمد نبي عليه الصلاة والسلام هو كافر كاكا قماني تدانيا جاو آية مثلا نيشك لو أتانا بكبون باسكرت أو تخواي جورا بمرجي داناوا يؤمن بالله وما أنزل إليكم دبي إيماني بشيه به إيماني بوهبه كبو ئێوەش دابەزیوە کە قورئانە بۆ ئەوەش ئەوەی بۆ ئێوەش دابەزی کە قورئانە نەک بڵێ وەڵام من کاکە دینی خۆم جیاوازە من لەسەر دینی خۆمم باوەڕم بە ئینجیل هەیە بەڵام باوەڕم بە قورئان نییە نەخێر شتی وا نابێت پێغەمبەری خوا عەلەیهی الصلاة والسلام دەفەرمێ والذي نفس محمد بيده لا يسمع بي أحد من هذه الأمة يهودي أو نصراني أو مجوسي ثم لا يؤمن بي إلا دخل النار سوين بوي نفسي مني بدستا هر كسيك بيستبيتي كمن هاتوم بيستبيتي كخواي قورا هر وكو چون موسى وعيسى ناردوا وإبراهيم ناردوا بيستبيتي كمحمد شي ناردوا وقرآني دابزان دوا دواي أوش إيمانم بينه هنا أو دشت أجري جهنم كواتا لكس قبول ناكري وكو شرع لكس قبول ناكري بڵێ وەڵام من مخەیەرم اختیارم هەیە با نەشێمە ناو دایرەی ئیسلام نا شتی وا نابێت بەڵێ بە زۆر ناکرێ بە مسلمان بەڵام تۆ بە کافر حیسابیت لە تەرازوی قورئان و سنەتدا لە تەرازوی ئیسلامدا تۆ بە کافر حیسابیت نەک بڵێ وەڵا هیچ فەرقی نییە لە بینی جوولەکەیەک و گاورێک و مسلمانێک و بوذیەک و هیندۆسیەکی گاپەرست و یابانیەکی جرسپەرست و هیچ فەرقی نییە یەکە تو أو خواب برستي يا جرجك برستي ايش فرقي هي حاشا بعقلك نبي أقصي هناك شلون فرقي هي خالقي أرجو أسمان وخالقي مروف استا به انت ترى
هاوشانی جرجێک و مشکێک و گایەک یا بوذیەک بڵێ فەرقی نییە ئەو پەرستی یا پەرستی کە زواناڵە ئیلا بێعەقڵێک نەبێ کە عەقڵی لەدەستدا بێ ئەجینا چۆن دەڵێ فەرقی نییە یعنی ئەمڕۆ کە بیت و تۆ دوو مرۆڤ کە هەردووچی مرۆڤە مەخلووقە هەردووچی مرۆڤە و عەبدی خوایە ئەگەر بێ مرۆڤێکی مەسئولی گەورەی دەسەڵاتدار بڵێ کاکە فەرقی تۆ کە ناسێک نییە چیت پێ دەکات فەرقی من و کە ناسێک نییە بیگرن دەی جەڵدیکەن دەی بیکوژن لە ناوی بەرن چۆن بۆ تاوانەکەی چییە تاوانەکەی وە دەڵێ فەرقی سەرۆکی وڵاتێک و فەرقی کە ناسێک نییە لە کاتێکدا لە حەقەتدا هەردووچی ئینسانە یا ئینسان نییە هەردووچی مرۆڤە ئێستا مەسئولێک ڕازی نەبێ بهێنرێتە مەرتەبەی مرۆڤێکی تر بەس چییە مەسئولیەتی نییە ئەوان جەریمەت لا تغتەفەر تاوانێکە لێخۆشبوونی نییە بەڵام خوای خالقی ئەرز و ئاسمان بهێنە ئاستی جرجێک و مشکێک و گایەک و بوذیەک و بوذایەک و نازانم چی و چی کاکە فەرقی نییە قەیچێکە خەڵک ئازادە و ئەمەش پێشکەوتنە و ئینسان دەبێ حوڕ بێت و لەوەیاندا کێشەیان نییە مع الأسف بۆی براکەم لای ئێمە کەسێکە عەقڵی هەبێت ناڵێ وەڵا فەرقی نییە نەوەڵا خواپەرست بە تەنها موسڵمانە و خاوەنی عەقڵی کاملە و ڕۆشنبیرە و تێگەیشتووە ئەوەش کە غەیری خوا دەپەرستێ ئەوە عەقڵی لەدەست داوە و هەروەها موسڵمان نییە و هەروەها لە حوکمی ئیسلامدا بە کافر حیسابە